سڵاو ڕێز بۆ ئەزی خۆشەویست هاوڕێن لە دڵەشی بوونم لەگەڵەوەی بە شانازیڵم یەکەم کەس بووم لە شاری سلێمانی لە دەبەری سلێمانی ئامێری تارم لە میدیاکانە بەکارهێنابێ یەکەم کلیپی کوردیە لەم دەبەرە لە سلێمانی کە ئامێری تار دەرکەوتوە بە دەستی کەسێکەوە بێ لە گۆرانی بەیانیت باش خۆشەویستم ساڵی 2000 لە کلیپی گۆرانی زایر جەلالە بوو کە منە ئامێرم بەکارهێناوە هەرچەندە من هیچ پێشکەوتونیم لە ئامێری تارە بەڕاستی لەبەرەوەی من ژەنیاری سازم وەکو خولیا کۆمای ئامێری تار دیارە نە ڕەدیفێکم خوێندووە نە بە شێوە ئەکادیمیەکەی فێر بووم ڕەنگە شێوازی بەکارهێنانی ئامێری تارم هەم بە هەمان شێوەی ئامێری ساز زەرباتی ڕیشەکەم کە بەکارێنم و مزرابە بۆ شێوەیە بێتە ئەوانی کە ئەیبیستن بە تایبەتی ژەنێرە بەتوانەکانی تار کە من دەسوچاوێن ماجەکەم بەڕاستیەوانی کە لێرە ئێستا زۆر پێشکەوتن مامۆستا نزاری تار و کاکارزانی تار و چەندین ژەنێری ترەیە مامۆسەدانە محەیدینی خۆشەویست بەڵام من وەکو ئارەزوویەک کە بوو کوڵی دڵی خۆمیان لە ڕێگەی ئامێری تارەوە هەندێک جار ئەو شتانی کە لە دڵمایە هەوڵمەوە دەری بڕم هیوادارم نیگەران نەبوو گلەیم نەکەن ئەگەر بە شێوازێکی زۆر زانستی نەبوو تەنها ویستم پێشکەشیەوەی بکەم سواسانەکەم